سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ لەگەڵتان دەبین لە کوردستان 24 بۆ پێشکەشکردنی پرۆگرامی سەکۆی گەنجان کە تیایدا باز لە کار و چالاکی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین لە لیستی 275 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من پرۆفیسۆر دکتۆر سیروان عارەبم. ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک گەنجدا دەنیشین بۆ باسکردن و گەنگەشەکردنی بابەتەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن و پرۆگرامی ئایندەی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە سەکۆی گەنجانەوە سڵاو لێبێ دکتۆر جا من محەممەد ڕۆستەمم خۆشحاڵم ئەمڕۆ لەگەر تۆی ئەزیز داینە بەرنمەکەمان تایبەتە بە کاندیدانی لیستی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێستان کاندید کراون و پێمان خۆشە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان دابین. حەز دەکەم جەماعەت خۆیان بناسێنن. من هەردی سعدون دەرچووی پەیمانگام بەڵێ بۆ هاوسەنجی کورد لە بەغدا. من فاتیمە سەباح قوتابی زانکۆی سەلاحەدین بەشی پەروەردەی ئاینی بەڵێ بۆ بەهێزبوونی لیستی 275 بەڵێ بۆ بەهێزبوونی کورد لە بەغدا. من زەکەریا سەربەز دەرچووی کۆلێژ بەڵێ بۆ سازان لە بەغدا. من قوتابی زەهرا لە کۆلێژی زانستە سیاسیەکان بەڵێ بە کوردستانێکی سەربەخۆ. من ڕۆژان ناسێ قوتابی لە زانکۆی سەلاحەدین بەڵێ بۆ لیستی ژمارە 275. دکتۆر دووبارە هاتمۆ لای بەڕێستان. حەز دەکەم خۆت بناسێنی و پرۆفایلێکی خۆتمان پێشکەش بکەیت. زۆر سپاس لۆ ئێوەی گەنج، زۆر سپاس لە بۆ کوردستان 24. من پرۆفیسۆر دکتۆر سیروان عارەبسیانم، کاندیدی ژمارە 19 لە لیستی 275 لە بازنەی هەولێر لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان. زۆر خۆشحاڵم ئەوڕۆ لەگەر ئێوەی بەڕێز دەبم بۆ ئەوەی بتوانم وەڵامی پرسیارەکانتان و سەرنج و تێبینیەکانتان بدەمەوە و بەیەکەوە گەنگەشەی بابەتی هەڵبژاردن بکەین و ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو شتە نهێنیانەی کە لە دڵی گەنجدا هەیە لێرە بیخەینە ڕوو و بەیەکەوە باسی بکەین و لە داهاتوودا لە پەرلەمانی عێراقی بتوانین کاری لەسەر بکەین و ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو کێشە و گرفتانە هەن چارەسەریان بکەیت. سڵاوت لێ بێ کاک دکتۆر، خۆشحاڵم بە ناسینی جەنابەت، خۆشحاڵم بە دیتنت. سەرەتا دەمێ پێشەمە شتێک پرسیارێک بکەم. ئایا ئەو ژمارە موبایلەی کە هەتا لە داهاتوو ئینشاڵڵا دەردەچیت بۆ پەرلەمانی عێراق ئامادەی بیگۆڕیت یاخودنا؟ پرسیارێکی زۆر موەجه و جوانە. وەڵا ناوی جەنابەت؟ زەکەریا. کاک زەکەریا، من لەوەتەی سیمکارتم هەیە یاخود لەوەتەی مۆبایلم هەیە تەنها یەک ژمارەم هەیە و بە هیچ شێوەیەک ئەو ژمارە ناگۆڕم، لە پێش پەرلەمان گۆڕیوەتم، لە ناو پەرلەمان لە دوای پەرلەمانیش نایگۆڕم بە هیچ شێوەیە. دکتۆر جان، ئەمن دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم لە سێکتەری تەندروست دەست پێ بکەم، چونکە لەبەر ئەوەی ئێمەی گەنج لە سێکتەری تەندروستی زۆر مەحروم بووینە لە هەموو بابەتێک. ئێستا لەو نمونە لەو گەنجانە زۆرمان هەیە لەوانەیە پێویستیمان بە نەشتەرگەریەکەبی با بڵێن. نەشتەرگەریەکە دەرنێرنە نەخۆشخانەی حکومی لە بۆ ناکرێتن، دەرنێرتەکەتی تایبەت یان لە هەلیەک، بەڵام کولفەکەی گەلێک زۆرە. ئایا بەڕێستان وەکو ئەندام پەرلەمانێک ئینشاءڵڵا کە چوونە ناو پەرلەمان عێراق چ پرۆژەکتان دەبێت لە بۆ سێکتەری تەندروستی؟ پێم وایە یەکێک لە ئەولەویەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لیستی پارتی دیموکراتی کوردستان گرنگی دانا بە کەرتی تەندروستی، بە کەرتی پەروەردە و بە کەرتی خزمەتگوزاری. بەڕاستی ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراقی یاخود لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ دەکەین کە پرۆژە یاسایەک بخەینە ڕوو بۆ بابەتی بیمەی تەندروستی کە بەڕاستی ئەوە یەکێک لە ئەولەویەتەکانی کاری ئێمە دەبێت، چونکە پێمان وایە ئەوە زەرورەتیشی زۆر گرینگە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت و هەموو هاوڵاتیانی عێراقیش پێویستیان بەو بابەتە هەیە، چونکە بیمەی تەندروستی دەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە هەم مرۆڤەکان لە کاتی پێویستدا لە کاتی ئەوەی کە پێویستیان بە کەرتی تەندروستی دەبێت کاراسیانیان بۆ بکرێت، هەم دەبێتەوە کارێکیش بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئەو کێشە و گرفتە تەندروستیانەی کە هەن هاوڵاتی ڕوبەڕووی دەبێتەوە کەم ببێتەوە و ئەو بارگرانی و بارقورسیەی کە دەکەوێتە سەرشانی هاوڵاتیان بە تایبەتی گەنجان کەم ببێتەوە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە هەم وشیاری تەندروستی زیاد ببێت، هەم خزمەتگوزاریەکانی تەندروستیش لە هەرێمی کوردستان و عێراق پەرەی پێ بدرێت.
دکتۆر جان لە بابەتی قسەکانتەوە من پرسیارێکم لە بۆ دروست بوو باسی ئەوەت کرد کە بیمەی تەندروستی هەڵبەتە لە کوردستان بیمەی تەندروستی نەبوو ئەگەر هەش بیتن دەبێت تو پارێکی باش بدەیت بتوانی بیمەک لە بۆ خۆ دروستکە ئەویش زۆر دەگمەنە ئایا پرۆژەی تو لە داهاتوو چییە لە بۆ بیمەی تەندروستی من لە سەر دوو لایەن ئیش دەکەم یەکەمیان ئەوەیە کە من لەگەڵ هاوڕێکانم ئەگەر چوینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسایەک گەڵاڵە بکەین و پێشکەش بکەین لەگەڵ هاوڕێکانم بۆ ئەوەی بتوانین پرۆژە یاسای بیمەی تەندروستی نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراق دەربچێت و گەلانی عێراقیش وەکو هاوڵاتیانی دیکەی دنیا خاوەنی بیمەی تەندروستی بن و لە کاتی پێویستدا بتوانن سوود لەو خزمەت گوزاری وەربگرن ئەوە لایەنێک لایەنی دووەم من لە ئێستادا یەکێک لە پرۆژەکانم ئەوەیە کە سەپۆرتی ئەو خەڵکانە بکەم کە کار دەکەن لە بواری بیمەی تەندروستی و پرۆژەیەکی وەکو دەڵێ پرۆژەیەکیشم هەیە بۆ ئەو گەنجانە کە هەم وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن هەم وەکو کارێک بۆ ئەوەی کە گەنجان و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان سوودی لێ ببینن کارتێک پێشکەش دەکەین و بەشێک لە لایەنی تەندروستی یاخود کەرتی تەندروستی بە تایبەتی نەخۆشخانەکان لەگەڵمان هاوکارن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕەمزی یاخود بە نرخێکی ڕەمزی چارەسەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئەگەر پێویست بێت ئەو کارتە ئامادەمان کردووە و ئێستا دابەشی دەکەین هەم وەکو بانگەشە بۆ لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان هەم وەکو خزمەت گوزاریەک بۆ ئەوەی هاوڵاتیان سوودی لێ ببینن. دکتۆر جان من حەز دەکەم پرسیارەکانمان زۆرە بەڵام حەز دەکەم لەو قوتابیە و لەو گەنجانەش بتوانم پرسیاری خۆیان بکەن سەرەتا لە فاتیمە خانەوە دەست پێ دەکەم بزانیم پرسیارەکانی چیە بەرامبەر بەڕێستا بە ناوی خودای گەورە و میهرەبان سپاسان دەکەم و دەستان خۆش بێت من وەکو قوتابی زانکۆ پرسیاری من ئەوەیە کە دەربارەی گەنج وەکو گەنجێک پرسیارەکەی من ئەوەیە کە گەنجانی ئێمە لەم وڵاتە کاتێک سیڤەکانی خۆیان تەقدیمەکەن بۆ هەر شوێنێک لە هەر شەریکێک یاخود هەر شوێنێک کاتێک سیڤەکانیان تەقدیمەکەن پێیان ئەڵێن دەبێت زمانەکان بزانن زمانی عەرەبی و ئینگلیزی بزانن کاتێک ئێمە هەموو منهەجی خوێندنمان بە زمانی شیرینی دایک یاخود بە زمانی شیرینی کوردی تەواو کردووە ئایا تۆ وەکو پەرلەمانتارێک ئینشاءالله کە چیت بۆ پەرلەمانی عێراق ئایا چۆن ئەو بارودۆخە بۆمان چارەسەرەکەیت؟ من پێم وایە فێربوونی زمان کارێکی گرینگە و دەرگای زانست ڕۆشنبیری لایەنی کۆمەڵایەتی لەسەر تاک دەکاتەوە هەمومان پێویستە فێرە زمانەکانی دیکە ببین بەڵام گرنگجیدان بە زمانی دایک و پاراستنی زمانی دایک یەکێکە لە ئەولەویەتی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان چونکە زمان شوناسنامەی گەلێکە و دەیان و هەزاران ڕۆڵەی کورد گیانی خۆیان بەخشیوە زمان و کللتوری کوردی بۆیە ئێمە گرنگجی بە زمانی کوردی دەدەین و هەوڵ دەدەین زمانی کوردی زیاتر گەشەی پێ بکرێت زیاتر بناسرێنرێت چونکە لە دەستوری عێراقی داهاتووە کە زمانی کوردی هاو بەشە لەگەڵ زمانی عەرەبی واتە دوو زمانی فەرمی لە عێراق کاری پێ دەکرێت کە زمانی کوردی و زمانی عەرەبیە لەگەڵ زمانی پێکاتەکانی دیکەش بە تایبەت ینی بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە داکۆچی لە زمان و کللتوری کوردی دەکەین و پێم وایە پاراستنی زمان پاراستنی نەتەوەی کووردە. سڵاو دکتۆر زۆر خۆشحاڵبووم بە ئامادەبوونمان بێکەوە لێرە منۆکە قوتابیەکی زانکۆ پرسیاری من ئەوەیە ئیشاڵڵا گەر دەرچووی لە وەکو ئەندام پەرلەمانی عێراق پلان و پرۆژە چیە دەتەوێت پەرە چ شتێکی بدەی پەرە بە شتێکی گەنجان بدەیت دکتۆر عەفوان دەچینەوەدا دەنیشتین پرسیارەکان باش فەرموو هاتوون بڕۆ سەبارەت بە پرسیارەکەت خات و زارە ئێمە ئەگەر ئینشاءالله لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکانی ئێمە لە بازنەی هەولێر چوونە پەرلەمانی عێراقی گرنگجی دەدەین بە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و ئەو نائەدالەتی و نایەکسانیە بنەبڕ دەکەین کە لە دابەشکردنی دامەزراندن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەوسار عێراق لە ناوچەکانی خۆی نزیکەی 1 ملیۆن دامەزراندنی هەبووە بەڵام ئەو هەلەی بۆ گەنجانی ئێمە نەرەخساندووە و بێبەشی کردوون بۆیە ئێمە لەوێ داکۆچی لەوە دەکەین کە دەبێت بە شێوەیەکی یەکسان هەلی کار یان خۆ دامەزراندن لە کەرتی گشتی بۆ
هەموو گەنجانی عێراق و تایبەتیش لە هەرێمی کوردستان دابین بکرێ ئەوە لەلایەکی دیکە ئێمە هەوڵ دەدەین بەهێنانی کەرتی تایبەت و بەهێنانی کۆمپانیا بیانی و ناوخۆیەکان هاندانیان بۆ ئەوەی کە هەلی کار بڕەخسێنن و دەمەوێت ئەوە باس بکەم بەڕێزان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەینۆ زۆر گرنگی بۆ بابەتە دەدات کۆمپانیەکانی ناوەخۆش بە تایبەتی ئاسانکاری زۆریان بۆ کراوە گرنگی زۆریان پێداراوە بۆ ئەوەی بتوانن هەلی کار بۆ گەنجانی ئێمە بڕەخسێنن بۆیە بەڵێن دەدەین کە بتوانین هەلی کاری گونجاو بۆ هەموو گەنجانی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی بڕەخسێنین وابزانم ئەوە لە ئەولەویەتی کارەکانی ئێمە دەبێت و لە ئەولەویەتی کاری لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان دەبێت بەڵێ بەڵێ دکتۆر پێشچی بە خێراتن دەکەم لەو بەرنامە و لە هەمان کاتیدا پرسیاری من ئەوە بوو لەسەرەوەی کە دروشمی پارتی لەوەی کە هێز و هاوسەنجی سازانە مەبەستی لە چییە؟ بەڕاستی ئێمە ئەگەر تەماشای ڕابردووی پارتی بکەین تەماشای مێژووی پارتی بکەین هەموو دروشمەکانی کە پارتی هەڵی گرتووە بۆ ئاوەدانی و خۆشگوزەرانی و ئاشتی و دیموکراسی بووە لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەو سێ چەمکە گرنگەی کە ئێستا ئێمە وەکو بانگێشە بەکاری دێنین لە بانگێشەی خولی شەشەمی پەرلەمانی عێراقی یەکەمیانەوەیە کە دەبێت ئێمە هاوبەش بین هاوبەش بین لە بڕیاردان هاوبەش بین لە چارەنووسی عێراق هاوبەش بین لەو هەموو بڕیارانەی کە لە عێراق دەردەچێت چونکە ناکرێت ئێمە هاوڵاتی عێراق بین و بێبەش بین لەوەی کە لە بڕیارە چارەنووسازەکان لە پرۆژەکان لە هەموو ئەو بابەتانەی کە لە عێراق هەیە ناکرێت ئێمە پشتگوێ بخرین بۆیە بە هاوبەشی ئەوەمان کردووە بابەتی سازان پێمان وایە سازان یەکێکە لە چەمکە هەرە گرنگەکان چونکە ئەگەر تەماشا بکەین ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق ئەگەر بە زۆرینە و کەمینە بێت ئێمە ڕەنگە تووشی گرفت ببین چونکە ژمارەی دانیشتوانی کورد لە عێراق ناگاتەوە ئاستەی کە ئەمە هاوسەنگ بین بەڵام بابەتی پێکێنانی حکوومەتی عێراقی لە ئەساسدا لە دوای 2023ەوە و لە دەستوری عێراقی لە ساڵی 2005 کە بڕیاری لەسەر درراوە دەبێت ئەو بڕیارانەی کە دەردەچن بە شێوەیەکی سازان بێت واتە تەوافق بێت لە نێوان هەموو پێکاتەکانی عێراقی بۆیە ئەوە بابەتە چی گرینگە گرنگی پێدەدەین بابەتی دیکە کە هاوسەنجیە هاوسەنجی لە هەموو شتێک هاوسەنجی لەوەی کە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە هەمان شێوە مافی هەبێت چۆن هاوڵاتیەکی بەسڕاهەیتی هاوسەنجی لە لایەنی ئابووری هاوسەنجی لە لایەنی سیاسی هاوسەنجی لە لایەنی کۆمەڵایەتی کەواتە پارتی پێی وایە ئەو سێ چەمکە دەبنە بنەمایەکی زۆر زۆر گرنگ بۆ ئەوەی کە لە داهاتوودا عێراق بەرەو دیموکراسی بڕوات بەرەو گەشەی سیاسی بڕوات و لە ڕووی ئابووریەوە گەشەیەکی زیاتر بکات سێ چەمچی ببوورەگەر تەواو بکەم ئەمە لێرە پرسیارەی گرنگتر هەبوو حەفوان ببوورەکە پرسیارەکەش دادەبڕێ دکتۆر ئەلێرە پرسیارشکەم ینی بە تایبەتی بەڕاستی زۆر گرنگە لە بۆ گەنجان زۆر گەنجمانە زۆر بەهرەمەندە بواری زۆر باشی هەیە بەڵام لە چەند لایەنەکەوە چۆن بڵێن پاراوێز خرایە ئایا ئینشاءالله گەرچوویتە پەرلەمانی عێراق لە بۆ ئەو گەنجانە چ دەکەن پشتگیریان چۆن دەکەن سەپۆرتکردنتان چۆن دەبێت لە بۆیە ئەمە بەخۆی ئێمە وەکو پارتی ڕێکخراوێکی یەکجار گرنگمان هەیە ڕێکخراوی یەکێتی و لاوانی دیموکراتی کوردستان کە تایبەتە بە خزمەتکردنی گەنجان ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لەو قوتابخانەیەوە پێگەیشتوین پێمان وایە ضرورەتێکی زۆر گەورەیە کە ئێمە پشتی گەنج بگرین چونکە گەنج داینەمۆی پێشخستنی کەرتی ئابووریە داینەمۆی گۆڕانکاریە لە وڵات بۆیە بە هەموو شێوەیەک من و هەڤاڵانی دیکەم لە لیستی پارتی دیموکراتی کوردستان گرنگی بۆ بابەتە دەدەین و هەوڵێەوە دەدەین کە دەرفەتی یەکسان بۆ تەواوی گەنجانی ئێمە بڕەخسێت. سڵاو دکتۆر ئێوارە باش دکتۆر جیاواز لە هەر هەموو پرسیارەکان دەمەوێت من پرسیارێکی جیاواز لێ بکەم سەبارەت بە برازوتیارەکانمان و زائیدەن ناوچە کێشە لەسەرەکان دەمانەوێت داکۆچیکەرێکی زۆر بەهێزبی و داکۆچی لە مافی ئەو برازوتیارانەمان بکەی و زائیدەن ئەو شوێنانە بکەی کە کێشە لەسەرن وابزان بەخۆشت هەر ئەو دەشتی و سیانی زۆر سپاس پرسیارێکی زۆر باشە من کوڕی دەشتم شانازی بە دەشت دەکەم پێم وایە دەشت
کۆڵەکەی دابینکردنی ئابوووریە بۆ وڵات ئەوە دەشت بۆتە داینەمۆی هەڵگرسانی شۆڕشەکانی کورد و پاڵپشتێکی گەورەی شۆڕشەکانی کورد بووە و هەموو بەشێکی زۆری ئەو کارە ساتانی کە بەسەر کورد داهاتیە بەسەر دانیشتوانی گوندەکان داهاتیە و شارەکانیش لی بێبەش نەبوون بەڕاستی بۆیە پێم وایە داکۆچیکردن لە مافی کورد ڕۆڵێکی گرنگ دەبینێت بۆ ئەوەی کە ئاسایش و ئارامی وڵاتەکە بپارێزرێت پێمان وایە جێبەجێکردنی مادەی ١40 بە هەر سێ قۆناغەکەی دەبێتە هۆکارێک بۆ ئەوی ئەو گرفتە لە ناوچەکە کەم بکاتەوە و نەیهێڵێت و لێرە بەڵێن بە جەنابت و هەموو جوتیارانی دەشتی هەولێر و کەندێناوە و قەراج و شەمامک و هەموو ناوچەکانی دیکە دەشتی مووسڵ و هەموو ئەو ناوچانە دەدەین کە داکوکارێکی سەرسەخت بین بۆ پاراستنی مافەکانیان و ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە نەهامەتی و دەردەسەریەکانیان لەسەر کەم بکەینەوە و لە ڕابردوش بە هەمان شێوە بووە هەواڵانم لە خولی پێش و لەو خیوەتانە بوون لەو خێمانە بوون کە دژی داگیرکردن و دەست بە داگرتنی زەویە کشت و کاڵیەکان بوون لە ناوچەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان. دکتۆر سەرتا بەخیراتن دەکەم وەکەوەی کە دکتۆری لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت وە پێشتر ڕاگری کۆلێژی پەروەردەی بنەڕەت بووی و خەمخۆری زۆر بۆ تەڵەبان بووی و خزمەتی زۆری شت کردووە بۆ کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەڵام پرسیارەکەی من ئەوەیە کە مەسەلەن لە داهات و ئەگەر ببیە ئەندام پەرلەمان چ لە بۆ قوتابیانەکەی پێم وایە قوتابیان ڕۆڵێکی گرنگ دەبینن و ئەوان سەرکردەکانی داهاتوون هەر شتێک لە دەستمان بێت هەموو ئەو توانایی کە هەیتمان ئەو وزەیە کە هەیتمان ئەو مێژووی کە لە ڕابردوو لە زانکۆکان هەمانە وە پسپۆریەکەمان دەخینە خزمەت بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان و هەوڵ دەدەین ئەو جیاوازیەی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی عێراقەیە نەیهێلین ئەو ناعەدالەتی بەرامبەر بە زانکۆ تایبەتەکان لە هەرێمی کوردستان هەیە لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی نەیهێلین و گرنگی زۆر بۆ بابەتە دەدەین چونکە من بۆ خۆم لە ناو پرۆسەکە بوویمە و کێشە و گرفتەکانی قوتابیانی زانکۆ و قوتابیان و مامۆستایانی کەرتی پەروەردە بە شێوەیەکی گشتی شارەزام و هەوڵ دەدەم ئەو بابەتە بکەمە ئەولەویەتی کارکردنی خۆم و نەهێلم سیدیکە ئەو غەدرە لە قوتابیان و لاوانی ئێمە بکرێت لە عێراق. دەمەوێت پرسیارێک بکەم سەبارەت بە جەنابەت سەبارەت بە پسپۆڕەکەی جەنابەت ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەیت بابەتێکی شخصیە بەڵام دەمەوێت ئێوەی بەڕێز و قوتابیان و لاوانی دیکەی کوردستانیش ئەوە بزانن من لە قوتابخانەی یەکێتی قوتابیانی کوردستان پێگەیشتوم ئێستا مامۆستای زانکۆم پلەی زانستیم پرۆفیسۆرە ماستەر و دکتۆرام لەسەر کەرتی وزە نووسە لەسەر کێشەی وزە لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەند نووسیتم لە زانکۆی مووسڵ بە هەردووچیان بە پلەی نایاب تەواوم کردیا و ئێستا مامۆستام لە زانکۆی سەلاحەدین و بۆ ماوەی 6 ساڵیش ڕاگری کۆلیژی پەروەردەی بنەڕەتی بوومە و هەموو ئەوانەیە دەکەمە وێزگەیەکی گرنگ بۆ ئەوی لە داهاتوو بتوانم خزمەتی قوتابیان و لاوان و فەرمانبەران و ئافرەتانی کوردستان بکەم. دکتۆر سەبارەت بە پرسیارێکت ئێوە خۆت و خانەوادەکەشت لە بنەماڵەیەکی دیاری هەولێرن و کەسی زۆر بەڕێز و خۆشەویستن لە ناو خەڵک هیوادارین کە بووی ئەندام پەرلەمان و چێنێ ئەم پرۆسەیەوە هەر وەک پێشتر و لە داهاتوش هەر وەک یەکبی یعنی گۆڕانکاری بەسەر شخصیات و گۆڕانکاری بەسەر خودی جەنابەت نێتن. بەڵێن دەدەم لە پێش پەرلەمان چۆن بوومە لە پەرلەمان گوڕوتینی زیاتر بکەم و لە داهاتوودا ببمە هۆکارێک بۆ ئەوەی گەنجانی وەکو ئێوە ببنە سەرکردە لەو وڵاتە و ببنە پێشەنگ و بەڵێن دەدەم هیچ گۆڕانکاریەکەم لێڕوونەدا بەڵکو زیاتر دەبمە خزمەتکاری ئەو خەڵکە و دەبمە هۆکارێک بۆ ئەوەی کە خزمەتی زیاتر بکەم چونکە هەم وەکو ڕێبازی پارتی هەم وەکو بنەماڵەکەشم ئێمە بەڵێنمان داوە لە خزمەتی خەڵک بین و خزمەتکاری خەڵکی خۆمان بین. دکتۆرم پرسیارە چکەم هەبوو بە خۆمان تەڵەبەی داخلین ئەوجا لە داخلی معاناتی زۆرمان هەیە کو بگەین ینی کو ئەمە ئەو معاناتەمان بگەین نەسەر و خۆمان کە مەسەرەن لە بۆمان جێبەجێ بکەن و پرسیارە چکەشم ئەوەیە کە پێشتر دەرماڵی خوێندکاران هەبوو لو ئێستا کە مەسەلەن نەمایە و تەڵەبەش زۆر پێویستی پێەیە ئەگەرە تو بووە ئەندام پەرلەمان لە عێراق چمان لە بۆ ئەوکەی کە مەسەلەن لە بۆ دەرماڵی قوتابیە دەبمە حامیتان دەبمە پارێزەرێکی باشی مافەکانتان و بەڵێن دەدەم کە قوتابیان بە شێوەیەکی گشتی و قوتابیانی بە شەناوەخۆیەکان لە ئەولەویەتی کارکردنی من بێت چونکە دەزانم چەندە
تووشی کێشە و گیر و گرفت دەبن هەرچەندە ئەگەر بەراورد بکەین لە نێوان بەشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عراق بەشە ناوخۆیەکانی ئێمە زۆر باشە و هەوڵ دەدەین باشتری بکەین و بەڵێن بێ دیسان پارێزەری مافەکانتان بم خاڵی دیکە سەبارەت بە دەرماڵی قوتابیان بەڕاستی ئەو کێشە گەورەیە کە حکوومەتی فیدرالی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی لە ڕووی ئابوووریەوە دروست کردووە هەمومان هەوڵ دەدەین ئەو گرفتە ئابوووریانە و شایستە و موچە و مافەکانی فەرمانبەران و قوتابیان کاری لەسەر بکەین هەوڵ بدەین ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو زوڵم و زۆرەی کە بەرامبەر موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت نەیهێڵین. دکتۆر گەنجانی ئێمە کە زۆربیان حەز و ئارەزوو خولیایان زۆرە دەمانەوێت پڕ بەدڵ پشتگیریان بکەن کە خەونەکانیان ئامانجەکانیان بهێنەدی تۆ وەکو ئیشاڵڵە کە بووتە ئەندامی پەرلەمانی عراق چارەسەری ئەو کێشەیەمان بۆ بکەیت چۆن ڕۆچاوی ئەم بارودۆخە ئەەکەین وەکو پێشتر باسم کرد ئێمە لە ئەولەویەتی کاری ئێمە کارکردنە لەسەر گەنج و لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کە ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی و بە کەرامەت و سەربەرزی بۆ هەموو گەنجان دابین بکات چونکە ئەو گەنجانە داهاتووی ئێمەن و داهاتووی وڵاتەکەی ئێمەن و بەڵێن دەدەین وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ئینشاڵڵا بە دەنجی خەڵکی هەرێمی کوردستان بەشی زۆری کورسیەکانی پەرلەمانی عراقی کە دابین کراوە بۆ هەرێمی کوردستان بەدەست بهێنین لەوێ وەکو یەک تیم کار دەکەین بۆ ئەوەی بتوانین لایەنی کەم خۆشگوزەرانی گەنجان دابین بکەین و ئەو نمونە جوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بیگوازینەوە بۆ ناوچەکانی دیکەی عراق. دکتۆر دووبارە دەستخۆشی لێ دەکەین زۆر سپاس دەکەین دووبارە بە خێر بێ هیوادارین کاتێکی خۆشمان بەسەر ببی لەگەرە و گەنجە جوانانە و ئیتر پرسیارەکانمان ئینشاءڵڵە بگاتە جێ مەبەستی خۆی. دووبارە زۆر سپاس دکتۆر کاندیدی ژمارە 19 لیستی پارتی دیموکراتی کوردستان سپاسی قوتابیە خۆشەویستان دەکەم و گەنجە بە ڕێزانە دووبارە بە خێر بێن خۆشحاڵ بن لەگەرە دکتۆر جان. زۆر سپاس بۆ هەموو لایەک زۆر سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس.